أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فلا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى. غرور و مەغرور بوون بە کەڵکی غەرغەرت نایەت. توێژاڵێکی زۆر تەنک لە نێوان سیقە بە نەفس و مەغرور بووندا هەیە. هەرگیز لە کێڵگەی پاکی بە ئاگابوون مەترازێ و جوانی و ماڵ و حەسەب و نەسەب و کورسی و پلە و پارە و پارو لە خشتت نەبات. غرور گەردەلوولی لماوی بیابانێکی خنکێنەرە و بە ئاگایی تێدا دەخنکێت. غرور تێکەڵ بە 4 ڕکعەتی شەو نوێژت ئەبێت و لێت تێکەدات. ئەو پارەی ئەیبەخشیت چەند سووچێکی پارەکەت سەردەکات و لە لێواری نەفست ئەخشێت و باڵای پێکات و قاچی گەیشتنت بێهێزەکات. زیکر و قورئان خوێندن چێژ و هەناسەیەکی بوژانەوەی گەورەی تایە. بەڵام وریا بە لاوازیەکانی خۆتت بیر نەباتەوە. جندوب دەگێڕێتەوە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە پیاوێک لە خزمەتیا وتی: واللهی خوا لە فڵانە کەس خۆش نابێت. خوای گەورە فەرمووی: ئەوە کێیە بڕیار لە جێگەی منەدات و دەڵێت خوا لە فڵان خۆش نابێت؟ ئەوە من لەو فڵانە خۆش بووم و کردداری ئەویشم مایە پوچ کرد، واتە ماڵوێران بوو. هەرچی یەک غروری زیاد کردی لێی بوەستە. بگری بەسەر گڵدا قوڕەشێل بکە، هەتا گڵبوونی خۆت دەکەیتە قوڕ و بناغەی نیەت بنیات دەنێیت. دایمی لە سووربوونی خۆت بترسە، نەوەک لە کوورەی نەفسدا دەستی بە سووربوون نەخشین بێت. لە کەناری دەریا گوێ لە گوێچکە ماسیەکان بگرە، با ڕازی بێوەفایی دەریات پێ بڵێن. پێڵاوێک لە پێ بکە قەیتاندار بێت، هەتا زوو زوو نەوی بیت و لەگەڵ دوور نەبیت.